بینەرانی عزیز تەوەری دووەمی بەرنامەکەمان میوانداری نووسەرێکی هەڵەبجەیە کە لە هەمان کاتا خۆشنووسیشەوە هەندێک بەرهەمی ناوازەی نووسین و وەرگێڕانی هەیە بۆیە لا تەوەری دووەمی بەرنامەی ئەمڕۆدا میوانداریمان کردووە هاتووەتە سلێمان و تەشریفی هێناوە بۆی کە قسە لەسەر بەرهەمەکانی بکەین و بزانین بەرهەمەکانی چین چۆن توانیوێتی دە کتێبی نووسراوی خۆی هەبێ و دە کتێبێکیش وەرگێڕێ کاریگەری کتێبەکانی لەمڕۆوە قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. مامۆستا عومەر بەخێر بیت، زۆر سپاس بۆ دەرفەتێک کە بەیەمەت بەخشیوە. دیارە مامۆستا عومەر تۆفیق ناسراوە بە مامۆستا عومەر تۆفیقی خەتات، یعنی دەبوو نووسەرەکە لە پێش خەتاتەکەەوە بووە، چونکە دیارە بەرەمەکان ڕەنگە زۆرتر بن یا زووتر دەستکرد بێ بنووسین. ئەم خەتاتت لە چیەوە بۆ هاتووە؟ بەڵێ خۆم عومەر تۆفیق عەبدوڵڵام لە ڕاستیە ئەرتیان دێکە زوازانە باوام ناوی ئەلخەتاتە، بەڵام لە ڕاستیە ئەلخەتات لەوە هات کە لە هەشتاکانەوە لە بواری خۆشنووسیە پێشەوەی بم بە نووسەر، پێشەوەی دەست بەمە بچمە دنیای نووسینەوە، ڕۆشتمە دنیای خۆشنووسیەوە بە حەقەت بۆ خزمەتی قورئان و فەرموودە نووسینەوە زۆر پێویست بوو لەو کاتا لە هەشتاکانە خەتاتێکمان هەبێت چکە لە مزگەوتەکانە تابلۆی گەورە ئەنووسراوە فەرموودەمان ئەنووسیەوە هەفتەیەک پێوەی بوو تا هەموو گەنجەکان لە بەریانە کردو مانگۆڕی بە فەرموودەیەکی تر، لەو کاتە خەتاتمان نەبوو. ئیتر من دەسم مایە ئەلحەمدولیلا سپاس بەخواتەوەی 1983 بوو بە تەواوی خەتی ڕوقعە فێر بووم لەماوەی ساڵێکە. ئیتر ساڵەکانی ئایندەشم تەرخان کرد بۆ خەتی ثولث و خەتی فارسی و خەتی نوسخ و دیوانی و جەلی و خەتەکانی ترکەوە تا 86 و 87 بە تەواوەتی زاڵ بووم بەسەر هونەری خۆشنووسیە ئەلحەمدولیلا. مامۆستا عومەر بە هەر جارە لە خەتاتیە بمێنینەوە دواتر قسە لەسەر نووسینەکان دەکەین. خەتاتی یاخود خۆشنووسی بەهرەیە ئەبێت لە مرۆڤەکە هەبێت خواڕسکە یاخود نەخێر توانای ئینسانەکەیە دەتوانێت لە ڕێگەی دەورات و ڕاهێنانەوە دەتوانێت خۆشنووسی لێ دەربچێت؟ بەڵێ من پێم وایە یعنی خۆشنووسی وەکو دەنگ نییە، وەکو شتێ هەندێک شتی کە نییە کەوا کە من دەنگم خۆش نەبوو ئیتر 1000 ساڵ من هەوڵبەم نابم بە کەسێ نەشیری ئیسلامی بڵێم یا گۆرانی یا سرود یا هەر شتێکە بڵێم، بەڵام خۆشنووسی تایبەتە بەو کەسانی کەوا ئەچنە تەمرین و پرۆڤەکەن و خۆیان هیلاکەکەن ئەبن بە خەتات، یعنی بەهرەیەکی خوایی نییە کە بیا بە بەعزیە کەس و یاوێتی بە هەموو کەس، بەس هەندێک کەس بەهرەکە گەشە پێ ئەیا و گەورەیەکە، هەندێک کەسی شێ گوێی نایەتێ. جا لەبەرەوە دنیایەکە لە پرۆڤەکردن ئەگەر بتوانی مەسڵن بۆ نمونە مامۆستایەکت هەبێ خەت بۆ ڕاستکاتەوە هەڵانەی کە ئەیکەی وە کتێبێکیش نامیلکەیەکی خۆشنووسیشت لەبەردەسا بێ بتوانی تەقلیدی بکەیت و دووبارەی بکەیتەوە. من جاری وهەبووە بە قوتابیەکانی خۆم و تۆ لە دەوراتەکان دەورەی زۆرم کردوێتەوە بۆ خۆشنووسی لە 90ەکان و لە 2000 سەرەتای 2000ەکان. بەڕاستی پێم وتون تۆمە ناتوان ئێوە ئەتوان بەو شێوەیە بیکەن کە من بووم بە خەتاتیان چۆن وتم من 1000 ئەم بەسەرتانە 300,000 بۆ بنووسنەوە، ئەگەر ئەو 3 ساڵ نەتانتوانی زاڵم بەسەر یا سەی کە ئێم بەسەرتانە ئیتر یەک دوانێکیان ئەتوانین 3-4-5 ئەیان ئەتوانین، ئەوانە لە کۆتایە بوون بە خەتات، ئەوانە هیلاک نەبوون هەتا ئەلفەکەیانم بەدڵ نەبوون نەمبردنە با. کام لەو خەتانی باست کرد زۆر قورسن یاخود دەتوانرێت یان جوانترین لە خەتەکانن؟ خۆی خەتی عەرەبی زۆر هەمویان زۆر جوان، بەڵام ئەوەی کەوا زۆر جوان بێت و کە خەڵک سرنجی خەڵکی ڕاپێشێ تاوان خەتی ثولثە، خەتی ثولث خەتێکی قورسە، خەتێکەکەوا خەتاتە گەورەکانی وەکو هاشم خەتات و ئامێدی و وەکو دونونی میسری و ئەو خەتاتە گەورانی عالەمی ئیسلامی توانیوانە زاڵ بن بەسەریا. ئەو خەتی ثولث ئەگەر کەسێکش خەتی ثولثی نەتوانی وەکو خۆی دەریکا، ئەوە خەتی جەلی دیوانیمان هەیە کە جێگەی ئەوە گرێتەوە ئەتوانی تابلۆکانی پێبڕازین و زۆر جوانشە کە ناسراوە بە نقطەی زۆر خاڵی زۆری تایە لە بین نووسینەکان ئەگەر تێبینیتان کردەوەی ناو مزگەوتەکان ئەوە خەتی ثولثە، هەمووی ثولثە. وە خەتی کوفیشمان هەیە، خەتی کوفی خەتێکە زیاتر بە ڕاستە و بە هەندەسیە زیاتر مەهارەیەکی زۆری لە خۆشنووسیان ناوێت، بەڵام خەتی کوفی خەتێکی زۆر جوانە. خەتی قورئانی بووە تا سەردەمی چاپ، ئەم دوایە کە سەردەمی چاپ هات ئیتر خەتی نوسخ زاڵ بوو بەسەر خەتی کوفیات، چونکە خەتی کوفی هەموو کەس ناتوانانی بخوێنێتەوە. مامۆستا بەرەمێک هەیە لە خۆشنووسیەکەیە؟ بەڵێ کتێبێکم نووسیوە دەروازەی خۆشنووسی چۆن فێری خەتی ڕوقعە بیت بەبێ مامۆستا،
خرەمە کتێبت لەسەر نووسیوە وەکو بەرهەمی جوان نووسیەکانت بە تابلۆیەکی گەورە بێ بە نووسینەوەی ئاەتێکی قورئان بێ یاخۆت حەدیسەکان بن. بەڵێ من ئێستا ئەوەی کە ما بێتم شانازی پێوە بکەم لە مزگەوتی فردەوس تابلۆیەکی 3/6 نووسیەوە بە دیوارێک و جیداریەکی گەورەیە لە شینی ئاسمانیە و بە ڕەش نووسیومە و زەخرەفەش بە چواردەوریا شتێکی جوان کە ما بێتەوە لە حوشەی خۆمانە لە هەندێ حوشەی مزگەوتەکانە لە شاری هەڵەبجە بە تایبەتی خۆم لێ دانیشتم ناتوانم بڕۆم بۆ کارەکەی ئێستاش وەکو هوەریەک وەکو حەزێک تێما ئەیکەم بەڵام زیاتر حەزەکەم نووسین و بەرهەمەکانم بکرێتە بەردەستی خەڵکی چونکە بەڕاستی بمانێ و نەمانەوێ خۆشنووسی بووە بە شتێکی عادەتی بووە بە شتێکی ئەو بەهایی ساڵان و سەدەکان ڕابردووی نەماوە بە بۆنەی کۆمپیوتەر و بەوەنەی نووسینی باوێنە سەر کتێبەکان بەرهەمەکانت چۆن بەرهەمت هەیە چەندی وەرگێڕانە چەندی نووسینی خۆتە؟ بەڵێ خۆی لە ڕاستیە من لە هەشتاکانە کە دەستم کرد بە خوێندنەوە لە 80 بۆ 90 ئێمە بەردەوام مامۆستاکانمان کتێبیان پێ ئەداین و ئەمان خوێندەوە خۆشمان پاری ڕۆژانی خۆمانمان ئەیا بە کتێب و ئەمان کڕی و ئەمان خوێندەوە لە کوردی و جارزایش لە عەرەبی هەرچەند بە نیوەیش لی تێنەگەشتین ئیتر کە بووین بە خوێنەر ئەوەشی ببێ بە خوێنەر دوایی وردە وردە تامان هەر ئەبێ بە نووسەر مەگەر خۆی نەیەوێ مای خۆی حەز نەکە ئەگینا تۆ کە هەنگشی لە هەڵ ئەمژێت لە ناکایەکە هەنگوی نەبەخشێت ینی خوێنەری ئەبێ بە نووسەر لە دوایە بەڵام من لە هەشتاکانە کە دەسم لە کۆتایی هەشتاکانە دەسممان نووسین چونکە لە وەرگێڕانیش ئەفم ببورن سەرەتاوە ئەبێ ئینسان بە وەرگێڕان دەست پێ بکە بۆی دوایی بتوانێکەوە نووسین دەستباتە دنیای نووسین زۆر قورسە دنیای وەرگێڕان دنیایکی ئاسانار کە سێزاڵ بێ بەسەر زمانی عەرەبیە ئەتوانێ ینی مەرجە ماوەسا ئەوەی خوێنەری باش بوو ببێ بە نووسەر لە سەدا 90یان لە سەدا 80یان ئەبن بە نووسەر بە خۆیان بیانەوێ ئەو بۆ بیاوێ ینی چی لەوە چێ تۆڵی مامۆستا زیاتر ڕوونی کەرەوە بۆ بینەران ئەوەی کە خۆی ئەگا بە لە قەتاتێکی جوان ئەگا بە ویستگەیەکی جوان لە کتێبەکە لای خۆی تۆماریەکە ئیشی پێێتی ئەگەر ئیشی پێی بێ دوایی یەک بەڕاستی مەوسوعەیەک لە شتی جوان لە بەردەسیایەتی من جاری وا صفەت الصفو ئەخوێنمەوە کە 3 مجەڵەدە شعب الئیمان کە 14 مجەڵەدە ئەی خوێنمەوە لە هەر هەمووی 50 لەقتە 50 شتی جوان تەڕائیفی جوانی لێ دەرەێنم بۆی لە بیرم نەچێتەوە بۆی لە قسەکردن و لە کۆڕ و لە ئەم جۆرەشتان و سیمینارە لە ئامۆژگاریەکانم بۆ خەڵکیا باسی کەم و بۆ پاشخانێکیش بێ بۆ نووسینەکانم حقەتەن ئەگەر خۆی بێ ئەو کەسە بەڵام ئەگە هە خوێندنەوەیکی عەفەوی بێ کتێب بخوێنێتەوە لای بە کتێب خوێنێتەوە لای بە ئەوانە کەمتر بەڵام ماوەسا خودی خوێندنەوە ئەگەر خوێندنەوەکە تایبەتمەند کەی تا حەدێکە توانی لەوەیە ببیتە پسپۆڕی نووسینی و مەجالش بەڵام ئێمە خوێندنەوە بە شوێکی گشتی کتێبە جیاوازەکانە خوێنینەوە لە هەموو بوارە جیاوازەکان بۆ نە سایکۆلۆژی بۆ نائیلمی بۆ نمون ئەوانە بەڵام نووسین ئەبێت تایبەتمەند بی بۆ نمونە بێ مەسەلەن نووسینی بواری ئاینی نووسینی سایکۆلۆژی نووسەری بۆ نە بواری علم نەفس ڕۆمان بوارە ئەدەبیەکان ینی ئایا ئەم خوێندنەوەت ئەبێت تایبەتمەند کەی بۆی ببیتە تایبەتمەندی بواری نووسەری ئەم بوارە یاخود هەموو خوێنەرێکی گشتگی دەتوانێت بێ بە نووسەر خۆی ئینسان کە هەر کتێب ئەخوێنێتەوە گەنجێک هەرچەند ئەمڕۆ بەداخەوە ئەڵێم کتێب خوێندنەوە کەم بۆتەوە کە شتێکی جێگای ئەسەفە جێگای داخە بەڕاستی مۆبایل شوێنی ناگرێتەوە بەی شێ فەیسبوک شوێنی ناگرێتەوە کە ئینسان کتێب دەسەکە بە خوێندنەوەی کتێب ئەخوێنێتەوە هەر ماوەیە کە ئەو کتێبە خوێندەوە یەکسەر بۆی دەرەکەوێت دنیاکەی خۆی دۆزێتەوە دنیاکەی خۆی دۆزێتەوە چه دنیای ئەدەب و ڕچیرۆک نووسین و ڕۆمانە چه دنیای مەسەن دەروونناسی و لە کۆمەڵ ناسی و چه دنیایکی سیاسی لە مەسائل ڕامیاریەکان هەشتە نووسێ یا دنیایکی ئاینیە بەعام ژیانی سەحابە و خۆیان لێ ڕازی بێ ئەو شتانە ئەنووسێت بوارەکەی دەرەکەوێت هەر لە ڕێگەی خوێندنەوەی مطالعەوە ئەزانێ حەزی لە چی بوارێکە مامۆستا زیرەکەکانیش ئەوانی کە مامۆستای ئەو کەسن تەوجیهی ئەکەن یەکسەر ئەو نهێنی ئەدۆزنەوە لەو قوتابیە مامۆستا ئێستا بابینە سەر ناوەڕۆکی کتێبەکانی تۆ کام بابەتەکانت گرتووەتە بەر لەسەر نووسینەکانت وەرگێڕەکانت هەردووکیان کام بابەتانت زیاتر گرتووەتە بەر خۆی بە حکمی ئەوەی کەوا ئێمە پەروەردەیەکی ئیسلامی بووین کاتی خۆی لە هەشتاکانە الحەمدوللا کە گەنج بووین لەو سەردەما
زیاتر پێویستمان بوو ڕۆشنبیریەکی ئاینیمان بۆ دروست بێت چونکە جەهالەتی ئەو سەردەمە زۆر زاڵ بوو بەسەر گەنجەکانە بەسەر خەڵکیە بە دەگمەن گەنج نوێژی ئەکرد لەو کاتا دەستمان کرد بە خوێندنەوەی کتێبەکانی مامۆستا سەعید نەورەسی و مامۆستا حەبیب محەممەد سەعید و کتێبە وردەکانی کە نامیلکە جوانەکانی مامۆستا حەبیب خۆی گەورە تەندروستی پێ ببەخشێ ئینشاءڵڵا خزمەتێکی گەورە و بەرچاوی هەیە بەڕاستی کردووە ئەو کتێبانە کە ئەخوێنیتەوە بەڕاستی چێژێکی تایبەتیان لێوەرئەگریت چێژێکی تایبەتیان لێوەرئەگریت و پەروەردەش ئەبی لەسەری بەڵام ئەمە ئەوە ناگەێنێکەوە تۆ پاش ماوەیەک دنیاکەی خۆت ئەو شتێک کە خۆت پێت خۆشە بیدۆزیتەوە ئێمە کە کتێبمان ئەخوێندەوە و مطالعەمانە کرد بەچی بە تەوجیه بەوەی مامۆستایەکمانی ئەو کتێبە خوێنەرەوە بۆ ئەوەی خۆت نەچی هەرچی کتێبە بخوێنیتەوە کتێبەکانی هەمووی بابەتە ئاینیەکانن لە سەرەتاوە بابەتە ئاینیەکان گەر بکرێ باسە بیان ناسی کتێبەکانە چی و چی من لە 1970 کتێبێکم وەرگێڕا بە ناونیشانی کۆمەڵێ چیرۆک پەروەردەی بۆ منداڵان وەرگێڕان بوو لە تەربیە ئیسلامیە دەرم ئەهێنا قیسەس للئەطفال بەڵام داخەکەم لە کیمیاکە تیاچوو نەمزانی چی بەسەر هات ئێستش هەریکێ لەو داخانەی کەەوە هەمە ئەو کتێبەیە بەهەرحاڵ لە نەوەدەکانە من دەستم مایە دنیای دەروونناسی ڕۆشتمە دنیای دەروونناسی و عیلم نەفس سیرم کرد زۆرمان پێویست بۆیە کە دەروونەکان بخوێنینەوە دەروون دەروشمان بخوێنینەوە دڵیان عاجز نەکەین دڵیان زوێر نەکەین و بەو شێوە بچینە پێشەوە لیان کە خۆیان پیان خۆشە نەک بەو شێوی کە خۆمان پێمان خۆشە بۆیە بینی هونەری هاوڕێگرتنم نووسیوە چۆن ژیانی هاوسەریت بەختیارەکەیت نووسیمە کۆمەڵی کتێبم نووسیوە کەوا تایبەتە بە بواری دەروونناسی بواری دەروونناسیش بوارێکی فراوانە ئەڵبەت چۆنیش چوومە ئەو بوارەوە کتێبێکم هێنا پێشکەشی کەسێکی بکەم لە سلێمانی لە بەغا زانکۆ تەلەبە بووم قوتابیم لە کۆلیجی شەریعە کە بەرگەکەی بینی ڕسمی کچێکی پێوە بوو کچێکی کوڕێکی پێوە بوو ڕسمێکی زۆر سادە و عادەتیش بوو وتی ئەم کتێبە بناوێ ڕسمێکی ناشتین بە بەرگەکەی وێتی نیشتم خۆ من تازە کڕیومەوە زەرەکەم لە خۆم یاوە نەیخوێنمەوە ڕۆشتمەوە بۆ بەغا لە ناو پاسەکە تا بەغا تقریباً 450 کیلۆمەترە دوو کتێبی جەتوانی بخوێنیتەوە دەستم کرد بە خوێندنەوەی لە بەغا تەواو بووم کاتی سەر ماڵوڕی وتیان ئەمە گەراجی نەحزەیە و ئیتر دابەزن کە خوێن و سێرکم زۆر بەچێژە ئێمە زۆر پێویستمان بەم کتێبێ زۆر پێویستمان بەوەیەکەوە داعیەکانمان بانخوازەکان مامۆستاکان لە بواری دەروونناسیە زۆر شت بخێنەوە و شارەزا بن یەک سەر خۆم بیرم لەوە کردەوە لەگەڵ بە مشاورە لەگەڵ یەک دوو برا بە تایبەتی مامۆستا عومەر ئەمین و مامۆستا ئیسماعیل ڕەحیم کە لێرەوە ڕێز و سڵاوم هەیە بۆ هەردووکیان وتیان کتێبێکە کۆمەڵایەتی قوتابیەکانمان و خۆمان پێشەخا ناحی کۆمەڵایەتی ناحی دەروونناسی وەرم گێڕاوە یەکەم بەرهەمم بوو وەردگێڕە زۆر باش مامۆستا کتێبەکانی دیکە چین و گرنگترین کتێبت کامەیە بەلای خۆتەوە تۆم پێشەوە بەسەریان نەڕۆین ئەو کتێبەم وەرگێڕاوە بەڵام هەموو بابەتێکم لەسەر نووسیوە بۆیە هونەری هاوڕێگرتنەکە لەبەر خاتری نووسینەکەی خۆمە کە تەبع کراوەتەوە تقریباً 13 جار سوپاس بۆخوا تەبع کراوەتەوە لە چاپ دراوە 13 من چاپی بێجگەچ ئەو چاپانیش کە خۆم هەر نەمزانیوم پێیان تەمە ئەو کتێبە هەموو بابەتێکی دەروونناسی ئیسلامیم تی هەڵکێش کردووە ئەگینا لە بازار ڕاهەیە کتێبەکەی دیلکارنیجی کەسێکی تر کردوێتی سوپاس یەکەین بەڵام لە یەک تەبع نەچوەتە دووەم تەبعی بەڵام ئەو کتێبە نوتیانە مامۆستاگیان زۆر ئیسفادەمان لە دەروونناسی ئیسلامیەکەی کە جەنابەتی هەڵکێشە کردو بۆ کتێبە لەو کتێبەوە ئیتر چوومە دنیای نووسین بە شێوەیەکی گشتی کتێبەکانی دیکەوە کام بەرهەمیان لە هەمووی لە لای خۆتەوە ناوازەتر و تایبەتمەندیەکی تایبەتی هەیە تەمان بن لە ڕێگەی خوێنەرەکانمەوە کە بە تەلەفۆن بە ماسنجەر بە قسەکردن ئەگەم پێیان بۆم باسەکەن دوو کتێبیان زۆر بە دڵەوە معجەبن پێی یەکەم هونەری هاوڕێگرتن و چۆن کارەکەیتە سەر دڵی خەڵکی چۆن ئەیانهێنی بەرەو ئەو ڕێباز و ئەو ڕوویایی خۆت دووەمیش بگە بە کاروانی ساڵحان ئەو کتێبم کە کاتێ نووسی بگە بە کاروانی ساڵحان نووسینی خۆت بوو نووسینی خۆمە هەر نووسینە ئەوە بگە بە کاروانی ساڵحان کە ئەو کتێبەم نووسی سبحان الله سەدایەکی زۆر گەورەی دروست کرد لە ناو خوێنەرەکانە تا وای لێهات تەلەفۆنم بۆ ئەکرا پەیتا لە زۆر لاوە پیانەوتم ئەیانوت خوا پاداش دواتەوە بەس لەسەر ئەو کتێبەشت بێ بەستە بۆ لای خوای گەورە بەڕاستی ئێمە ئەو کتێبمان نەخوێندەوە ئێستا ئەو دەقێش شەو نوێژمان نەکرد هیچ بەرهەمێکی نوێت لەبەردەستە
تاوان بەرهەمی نێم زۆر لە بەردەسای ئێستاکە بەڵام بەو شێوەی کەوا ئێستا بەداخەوە ئەیڵێمەوە جارێکی تر خوێنەر کەم بۆتەوە خوێنەر کتێب کەم بۆتەوە ئەگیرە من ئەمتوانی ئەلحەمدە خۆی گەورە بەهرەیەکی وای پێداوم بەهرەیەکی توانین بەهرەیەکی بڵێن حەز لە نووسین ئەتوانم ساڵانە 2 کتێب و 3 کتێب بخەمە بەردەستی خوێنەران بەڵام لەبەرێکەوە خوێندنەوە کەم بۆتەوە و کتێبی زۆر کەوتۆتە بازار من هەموو کتێبێک نانووسم کتێبێ ئەنووسم کە زۆر پێویست بێت زۆر پێویست بێ بۆ گەنجەکان بۆ لاوەکانمان ئەمڕۆ ئێستا کتێبێکم لەبەردەسایە حەقەتەن دوای ئەوەی کەوا وەرن پەیامدارە نەبژین کە کتێبەکەم بڵاو کردەوە و ئەلحەمدە خەڵکێکی زۆر ئیسفادەیان لێ کرد ئێستا 2-3 بەرهەمم لەبەردەستایە دوانیان وەرگێڕانە کتێبێکیشیان نووسینە ئێستا با هەر هین بێت با هەر جارێ نەوەکو بە تەمای بن خوێنەران با هەر نهێنی بێت زۆر باشە کی هاوکار دەبێت لە چاپ و بڵاوکردنەوەی کتێبەکان چکە بەشێک لە نووسەرەکانمان هەن ڕێکێک نەبێ پشتیوانیان بکە ڕەنگە هەر لە ماڵەوە و بە دەستنووسی بمێننەوە تەمان ئەگەر بوارمان بدا بەرنامەکەمان حەقەتەن لەسەرەوە ئەدوێم کە من سەرەتا ئەوە کێشەی من بوو چەند ساڵ لە 92 تا 96 کەسێ نەبوو دەستم بگرێت و کتێبەکانم بەرێ بۆ تەڵاکردنەوەی لەو بەینا کتێبم زۆر نییە ڕۆشتم یان تەنانەت خۆم ئاڵتونی خێزانم و لە پارەی مامۆسایەتی مەکتەب و لە قەرز و خۆڵە ڕۆشتم خۆم تەڵام کرد دوایش لە بازاڕیشا نەفرۆشرا چکە تا نووسەر نەناسرێت حەقەتەن خەڵک ئامادەنیە پارەی خۆی بکاتە ئاو یا کتێبێ بکڕێکە یەکەم بەرهەم هەر تۆزێ یەکەم بەرهەم و دووەم بەرهەم بێ ضەحیە بێ ئەبێ قوربانی بن بۆ تا ئەوەی ئەناسیت و ئەچیتە دڵی خوێنەرەکان جا زەرەیەکی زۆرمان کرد و ئاڵتنەکانمان هەر پێ نەکڕایە تا ماوەیەکی کەش دوایەوە کڕی بێتەوە دوای کڕیمانەوەش لەسەر نەبێ ماسە ئەمەر جا دوای ئەوەی کتێبەکانت هەموو پێشکەش کردایە بوو تاوە بە کتێبەکان بۆ بەڕاستی حەقەتەن ئەتوانم بڵێم خێزانم هاوکارێکی زۆر باشم بووە لە ڕاستیە ئەوش خۆشی بانخوازێک و کەسێکی شارەزا و ملتەزیم و ئەلحەنە مامۆستایەکی بەتوانایەت لە بواری دەعوە و بانگەواز و ئەم جۆرەشتانە و هەرگوێشی نایە وتی هەمووی زەرەر بێبەس ئەو کتێبەت بگاتە خەڵکی من شانازی پێوە ئەەکەم حەقەتەن دوای ئەوە ئیتر ئەلحەمدوللا من کتێبخانەی نارینم ناسی لە هەولێر کاک فایق لێرەوە ڕێز و سوپاسم هەیە بۆی کە وتی مامۆستا تۆ چی لە قەڵەمەکەت دێتە دەر چی لە زار و دێتە دەر من بۆ تەبعەکەم حەقەتەن تۆ هیچ ئیشێکی تر مەکە خۆت سەرقاڵ مەکە بەس بە نووسینەوە نەبێ هەر کتێبێ بنێری بۆ من پێشەوە بیخوێنەوە سەحی لێ ئەین بۆ تەبع بۆ چاپ ئەوەنەی کە دڵی خۆش کردم حەقەتەن تی لە هەولێر و لە گەرمیان و لە شوێنەکان زۆر هەواڵی کتێبەکەی جەنابوو ئەپرسن کتێ نووسینی تۆ ئەپرسن منیش ئەڵێم نازانم بۆچی نووسین تازەی نییە حەقەتەن ئەو بوو دنیایەکی لێکردمەوە توانیم تا 12 سیانزە کتێبم کەوە ئەمە ئەخیریشان کتێبی خاڵی لەسەر نووسراوە پێوەستەیە بە خاڵەوە بەڵێ کاک تۆفیقی مامەکەریم ڕێز و سڵاوم هەیە بۆی لێرەوە بەڕاستی زۆر ئەویش هاندەری من بوو هەر لە هەشتاکانەوە بەڕاستی لە سەردەمەکانی کۆنەوە تا ئەمڕۆژ وەکو مامۆسایەکی خۆمی سەر سەیری یەکەم حەقەتەن ئەو هادووتی مامۆستا 1-2 کتێبێ زۆر بەسوودن بە تایبەتی سەروەری گەل سیادەت الشعب سیادەت الأمة وتی ئەو کتێبەت ئەو کتێبێکی نایە بە بۆری ناگێڕی بۆسەر زمانی کوردی زۆر وتم من هیچ کتێبێ وەرناگێڕم تا نەزانم بەسوودە ئەی خوێنمەوە کە خوێنمەوە سیرەکەم زۆر بەسوودە وەرم گێڕا بەم ناونیشانە سەروەری گەل لە پێش جێبەجێکردنی شەریعەتەوەیە و ئەم کتێبە بەڕاستی تا ئەم کتێبە نەخوێندێتەوە ئینسان نابێ بە جێبەجێکردنی شەریعەت کاتە ئەولەویات بەڵام ئەبێ لە جێبەجێکردنی شەریعەت بە هیچ شێوەیە سڵ نەکاتەوە بەڵام سەروەری بۆ ئومەی ئیسلامی بگەڕێتەوە سەرەتا خاڵی ژێر بۆی چاپ کرد تەمان برایانی خاڵ زۆر ڕێز و سپاسم هەیەوان کە ئەم کتێبیان چاپ کرد و بە شێوەیەکی جوان و دیزاینێکی جوان خسیانە بەردەستی خوێنەران یەکێک لە کتێبەکانە بە ناونیشانی نەفرەت لە بەرتیل ئەمە لە ڕووی ئاینیەوەی لە ڕووی اقتصادیەوەیە بواری اقتصادی ئیسلامی تێکەڵ کردووە بێگومان چونکە بەرتیل ئەچێتە بواری ڕامیاری و اقتصاد و دەسەڵات و ئەوانەوە لە وڵاتان لە ڕووی گەندەڵیەوە گیرۆدەی بوون بەڵێ خۆی ئەمە کۆمەڵێک چیرۆکە تەمان تقریبن 15 چیرۆکێکە بێ ئەم کتێبە بەڵام
خۆم بە عەمدی ئەم ناونیشانم هەڵبژار یەک ناونیشانیانم هەڵبژار کەوا زۆر بە قووەت بێ بۆ ئەمڕۆ بۆ دەسەڵات نەفرەت لە بەرتیل بەڵام خۆ کۆمەڵە چیرۆکی خۆی کۆمەڵە چیرۆکێکە لە ئەسڵا برایەک دکتۆرێکی عەرەب هاوڕێی هێشتاکان و نەوەدەکانمان بوو لە بەغا هات بۆ ماڵمان یەکێ لەو کتێبانەی ئەو کتێبی پێشکەش کردم منیش وعدم مایە وتم ئەو کتێبە وەرەگێڕم بۆ سەر زمانی ناونیشانی کتێبەکە شەمان شت بوو؟ نا هەر قیسەسون هادیفە کۆمەڵی چیرۆکی ئامانجدار کۆمەڵی چیرۆکی پەروەردەییە بەڕاستی لەسەر ڕەشوەیە لەسەر مەسەلمەوادی بێهۆشکەرە لەسەر ئافرەتەکە ئاگای لە مۆبایلەکەی بێ و ئاگای لە خۆی بێ ماسا یەکێک لەو شتانی کە بێ وەرگێڕ زۆر پارێزگاری لێ بکە شوناسی کتێبە ئەسڵیەکەیە تۆ تا چەندێک کاتێک وەرگێڕانەکەی خودی کتێبەکەوە خۆی ئەهێڵیتەوە بەڵێ وەرگێڕمان زۆر زۆرە ئێمە لە ئەمڕۆ لە گۆڕەپانی کوردستانە بەڵام بەداخەوە ئەوانەی کەوا نووسەرێکی بڵین کرێگرتن نووسەرێکن بە کرێ ئەگیرێن ئەڵێ ئەم کتێبم بۆ وەرگێڕە 5 جۆرە قتێمی تەرجمەی حرفیشتە بەگومان ئەچێت تەرجمەیەکی حرفی ئەکا ئەبێ ئەو کەسەی کە وەرگێڕە زمانی عەرەبی زۆر زۆر مۆسەیتر بێ زۆر زاڵ بێ بەسەر زمانی عەرەبیە خۆی مامۆستای عەرەبی بێ ئەبێ شارەزایەکی باشی لە نەحو و سەرفە هەبێ نەقواعیدی بنەماکانی زمانی عەرەبیە هەبێ یعنی زۆر برامان هەبوو وتومە ئیسمی تەفضیل ئەزانیتی نەوەمە تومە صیفەی صیغە مبالەغە چییە وتی نازانم وتم دە چۆن حامیل و حەمال لە یەک ئەکەیتوتی وەڵا لەیەکی جا ناکەم وەرتیان یعنی هەڵگەر دەی من تۆ زۆر خەفەتم خواردووە کتێبێک ئەنووسێت و ئێگە وەرەگێڕێت و خاتە بەردەستی خەڵکی بۆیە من الحەمدولillah سپاس بەخوا کە کتێبەکانم وەرە ئەگێڕم زۆرێ لە خوێنەرەکانم زۆر لەوانی کە ئەیخێننەوە وەکو پێم ئەڵێن الحەمدولillah پێم ئەگاتەوە ئەڵێ ئەگەر لە نووسینە عەرەبیەکە بەقووەتر نەبێ وەکو ئەو وایە ئاساییە ناونیشانی کتێبەکە بگۆڕیت تەمەن ئاساییە ناونیشانی کتێبەکە بگۆڕی بەڵام لە ناوەوە ئاماژە بکەی بۆ خوێنە بۆ نووسەری ئەسڵی کتێبەکە بڵێ ئەم کتێبە کتێبێکی ئەوە خۆم نەمنووسیوە حتا ئەم کتێبم کەوا ئەو کاتەوەرم گێڕا کۆت 3 چیرۆکی واقعی خۆمی تایە کە لە کۆتاییشۆ نووسیومە تاوەشم کردو بە ضەحیە تەبعاً هەر کردو ئەبێ بەهی ئەو نووسەرە کە نووسەرێکی بەغدادیشە بەخوا ناوەکەشیم ئێستا زۆر لە یاد نییە تەمەن ئەم کتێبە ناوەکەیم گۆڕیۆ بۆ سۆتەی کەوا ئەمڕۆ پێویست بکات کە ناوی کتێب بەوشێ خۆی ناوی کتێبیش پەیامە حەقەتەن پەیامێکە و ئەیا بە دەوروبەر ڕاستە بەڵێ زۆر سپاس ماسا عومەر کاتمان نەما زۆر سپاس بۆ بەڕێز ماسا عومەر تۆفیق نووسەر و خۆشنووس لەم تەورە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ئەم دەرفەتە سپاس